نەچێ یا ڕەبی ئەمن و ئەمانی کوردستان تێک نەچێ توخوا براینە ئەم دوعایە زۆر بکەن توخوا گەنجە جوانەکەن ئەزانم ئێوە زۆر ئازاردراون زۆر ئازاردراون حەقیشتانە حەقتانە وەسەد لە سەد حەقتانە کە ئەم حکومەتە 30 ساڵە نەیتوانیەوە مافی ئێوە دابینکە نەیتوانیەوە ئەوەتان بۆ بکە کە پێویستە بیکە بەس باوەڕ بکەن حکومەت بخە لاو فڕیدە ئەولا باوەڕ بکەن ئەم ئەمن و ئەمانە کە هەمانە کە ئێستا لەیرە کۆبووینەوە ئەمە هەموو دنیا دێنی هەموو دنیا ببینە لە سوودان چی ئاگربارانیە کە براینە ئەو خەڵکە چۆن بەربوونەتە زگ یەکتری ئەو خەڵکە لە هیچ و پیچ خۆڕایی چۆن خەڵک یەکتری ئەکوژێ دوعا بکەن ئەم ئەمن و ئەمانەت یەک نەچێ براینە زاڵم ئەڕوا ئیمڕۆ بێ و بەیانی بێ حکومەتی خراپ ئەڕوا حکومەتی باشیش ئەڕوا بەڵام دوعا ئەەکەم خوا ئەمانە چاککە پێش ئەوەی خەڵک لیان هەڵسێتەوە دەریان کە خوای تەعالا ئیسلاحیان بکە چاکەکانیان خوا پایەداریان کە خراپەکانیان خوا هیدایەتی بدە ئەوانەشی کە هیدایەت وەرناگرن خوای تەعالا لە کۆڵ ئێمەیان کاتەوە بیانێرێ بۆ خارجیە بۆ شوێنێ لە کۆڵمان ببنەوە مهم ئەوە لە کۆڵمان ببنەوە من دوعا لەو زیاتر خراپیان لێ ناکەم چونکە شەوی قەدرە بەس دوعاکەم خوای تەعالا گەنجەکانی هەندەرانیش ئەمەنە کوردستان خۆشکات و گەنجانی هەندەرانیش بێنەوە بۆ ئەم وڵات هەها ماوەیەک ئەمەنە ئەم وڵاتە خۆش بوو ئەوەی لە خارجی بوو هاتەوە ئومێد دەکەم ئەو زمانە دروست ببێتەوە ئینشاء الله تعالی گەنجەکان بێ ئومێد مەبن خوای تەعالا زۆر گەورەیە زۆر ئیشی گەورەیە کێ تەسەووری ئەکرد سەدام حوسێن نەمێنێ کێ تەسەووری ئەکرد ئێوە بیرتان نایە ئێمەوە بیرمانتی ئێمە لە ناوێ ژیاین کاتێکت زانی هەر بە هەوایەک چوو پەتی زوڵم لە قەوێتی ئابڕێ مەترسن خوای تەعالا ئەم زروفە خۆشەکە ئومێد دەکەم ئەمانە خۆیان تۆبە بکەن و بگەڕێنەوە ئینشاء الله و هەر ئەم تۆبەکردنەی ئێوە کە ڕووتان کردوتە مزگەوت هەرچی بەرپرسێ گشتی خەریکە زیڕاکە گشتی خۆی ئەگەڕێتەوە هانابین جاران ئەم بەرپرسانە حەسابیان بۆ دین هەنووە کرد جاران ئەم بەرپرسانە ئەوەی حەسابیان بۆ نەوە کرد دین بوو ئێستا گشتیان دێن بۆ مزگەوت کاتێک قسەی لە دەمیان دەرەچێ ئەم هەموو گەنجە ڕەدیان دەداتەوە ئەم هەموو فەیسبووکە قسەیان پێکە مەجبور اعتزارەکەن و ئەڵێ کاکە ڕادوێیە جاران ئێمە ئەبوایە بێدەنگ بواین ئێمە ئەبوایە وەڵڵاهی یەک تۆزێ ڕیشت بواە نەتێورا لە سەیتەرەیە بدەی ئەی خوای تەعالا ئیسە کردێتی ئێوە و ئەهلی من هەر تۆبەکردنی ئێوە هەموو شتێکە گۆڕێ هەر تۆبەکردنی ئێوە هەموو شتێکە گۆڕێ هەر گەڕانەوە ئێوە بۆ لای خوا مەجبور بگەڕێنەوە من بینیمە خەڵکم بینیوە باوکی مارکسی بووە کۆمەنیست بووە بێدین بووە دژایەتی مزگەوتی کردووە ئەوەی نەشە بە مزگەوت کردوێتی کاتێ کوڕەکەی باش بووە سبحان الله ئەم کابرایە لە ڕەمەزانە پێنجەم ڕۆژی ڕەمەزان تەلەفۆنی بۆ کردم ئەو کابرایە کە بە عمری دژایەتی منی کردووە سبحان الله تەلەفۆنی بۆ کردم نازانم لە فەیسبووکانە چییە شتێک منی بینی بوو تی مامۆستا چۆنی باشی و ئەحواڵت باشە و مامۆستا خۆ جاران دۆ بیرتێوتم هەموویم لەبیرم ناچێ هەتا و ڕۆژان مێرم چۆن لەبیرم نییە ئەوەی تۆ بە منت کردووە هەموویم لەبیرە بس من نازانی من وا بیرمە کردەوە وتی مامۆستا لەخوا بەزیا بێ کوڕەکانم ێستا لەخوا بەزیا بێ سەلەفین کوڕەکانم لەخوا بەزیا بێ بسڵمانن 5 فەرزە لە مزگەوتان نەدەستی کرد ئەم قسانە ئەیوتم سوپاس بۆ ئەی سوپاس بۆ خوا سوژدەیەکی شکرم بۆ خوای پەروەردگار بتم یا ڕەبی خوای سوپاس بۆتم ئەیوتم خۆت وتی لەخوا بەزیا بێ منیش 5 فەرزە لە مزگەوتام ناوی مزگەوتەکەی برد براینە ئەگەر خەڵک باش بێ هیچ حاکمێک هیچ کار بەدەستێک هیچ باوکێ ناتوانێت خراپ بێ بۆیە بگەڕێنەوە بۆ لای خوا تۆبە بکەن ئەم تۆبەکردنەی ئێوە کە ئەم جەماوەرە وەڵڵاهی قەت نەبووە لە کوردستانە قەت ئەمەی ئێستا ئەمساڵ ڕوویداوە مژدەیەکی زۆر یعنی من 35 ساڵە خەریکی ئەم مەوزوعم یعنی لەناو مزگەوتام لە مزگەوتی شێخ براهیمەوە لە 92 تا ئەمڕۆ من لەناو لەیلەتول القەدرام و دێمەڕۆم ئەم پیاوە مەزنانە و ڕەش سپیانە گشتیشی ئەمە ئەزانن ئەوەی ئەمساڵ هەیە ئەو قەرەباڵخیە و ئەو ڕووکردنە خوا و ئەو تۆبەکردنەی لە گەنجان و لە پیران و لە پیاوی بەتەمەن و لە مناڵ و لە ئەوەی ئەمساڵ هەیە لە تاریخ کوردانە بووە لە تاریخ کوردانە بووە و ئەمەیشە هەر هەستی پێکەیە و تا خوای تەعالا هەبارانەکە خۆی بۆ خۆی علامەتە هەر ئەوە تا الحەمدولله خەریکە انفراجە بێ ئەوە تا خوای تەعالا خەریکە خێر و بەرەکەت ئەڕێژێ هەموو چەکە گۆڕانکاری بەسەرا هات زروفەکە خەریکە شتی ئەگۆڕێ ها یعنی خەریکە شتەکان گشتی خوای تەعالا ئەیگۆڕێت بەڵام دوعا بکەن خوا زاڵم مسەڵەت نەکا بەسەرمانە ئەمن و ئاسایشی کوردستان تێک نەچی خوای تەعالا بەهۆی کاری خراپەکارێک و ئەم کوردستانە تێک نەدا ئەمڕۆ ئێمە لە ماڵێکا بووین من و مامۆستا یوسف و بڕێ برایان لەوانی کە لێرن من ئەوە نەموت
وتم براينا من هیچ شتێک لەلام گرنگ نییە تەنها دووشت نەبێ تەنها دووشت زۆر لام گرنگە هیوادارم ئەم قسە لە بیرتان بێ و لە بیرتان نەچێ یەک عەقیدە و بیر و باوەڕەکەم لەسەرەوەی هەموو شتەکانە ئیتر هیچ لام مهم نییە هیچ شتێک قەزدم ئەوەی کە ئەمڕۆ ئەوترێ حزبایەتی و نازانم گروپایەتی و ئەمان هیچ عەقیدە و بیر و باوەڕەکە ئەوە یەک دووهەم کوردایەتیەکەم و کە زمانەکەم پارێزراو بێ و هینم هەبێ مافم هەبێ مرۆڤم منیش زوڵم لێ نەکرێ لەبەر خاتر ئەوەی کە من کوردم کوردایەتیەکە بەو معنایە کە زوڵمم لێ نەکرێ کە کورد کیانێکی هەبێ کە من ئەڕۆیشتم ئێسش لەم ماوە من ئیشێکی قەرەتەپەم هەبوو لە 2005 نەچوم بەس ناچار بم لەبەر خاتر ئیشێکی معاملەم چوم بە قەرەتەپە چون ئیشەکانمان لەوەیە لە سەیتەرەکە نییە جندێکی عرم طبعا وجوبە عمامەوە ئیسە جوبەکە نیە لەبەرمەوە جوبەکە و عمامەکە لە سەیتەرەکە ئیهانەیەکی پێکردم ئەم کابرایەکی عرب قال ها الشيخ شلونك هاجي قالطي في مكر قالطي في مكر سير احترامي كورد كبرامبر بدين برامبر بعمامه برامبر باسلام برامبر ب او كراله كردستان بهوي امزرو في 2014 وامانه او وضع بس كردستان لا بس كرد قشتي ملحد واي اما ندجاتي اسلام كرا بلام سوباز بو خوا كرد تابع دس يزاتر بدين وغري اسلامتي كرد زور جواز لهم ملتك يتر بويا براينا دعاء بكن خوا ام وضع مال لتكندا من أقصانا كيكم خوتانيش باش أزان أو نزريك يك ذرة دفاع لهيج حزبك ولا هيج حكومتك ناكم بس دفاع لدينك ولا لكردستانك ايش تخواتك ندا بويا الله دعاء كان تخوا دعاء كان أمزعتك نجي دعاء كان أم بيج مرجاني كدفاع لملاطئ كان خويت على زليل ينك دعاء كان او اسايشاني كايما بهوي اوانا وايس خوي پروردگار اني كردين ايما ايس ناترسين اوانا لناو شاريان ترس يعني ها خلا اوانا ترسين لو ناو مباركه كناوي اسايش ناوي كي مباركه امنه تيجي بهوي اوانا ايما ترس مانيه حرسك من دانا ناو صالان هبو من ابي حرسم دانا شوار حرسم لو بردان دا انا وتفنو يعني لما زغوتنا لا شونيتر يسوى بني أنا أمانة تأمين بشتم ليه كردوته بخو من دا أنشين ترس معنية هيك كسي تعدى مع ليبكا أمشى يسي أونية من دعاي بكم بلهم خوايا بهاي داريكي بلهم خوايا بي باريزي وخزمتي دينك بكا خزمتي ولاتك بكا بويا مرة زانم أو قصانم كرد بس لبر أوي يملا بكاتي دعاء كان يلين خوايا كردستان بباريزي خوايا بو خاطرنا وجوانا كان يخوت أمن وآسايش تابر قرار كي لو تارجم عليه يوتي بقن يما بو دعاء كي لبر خاطري خومان لبر خاطري من الله كان من اما خومانش اگر ظلمك مان ليكرابي بياني ان شاء الله من الله كان من سربر زبن اگر امولاته باريز راوبي ان شاء الله خوي تعالى رحمن